بڵین ئەو بڕوانامەی کە من بەدەستم هێنا و ڕەنگە بوو ئەمڕۆی بازاڕی کار هیچ سوودێکی لەو شێوازەی نەبێ بەڵام ئێستا سنتەرێکەیە هەوڵی ئەوەیە فێرخواز لە بوارە پیشەیەکانی ئەمڕۆی بازاڕی کارە پێ بگەێنێت تەواوی ئەو بابەتانی کە بۆ بازاڕی کار لەمڕۆیە گرنگ بێ لەو سنتەرەیە بوونی هەیە ئەویش سنتەری ئێکسلانسە بۆ ڕاهێنان و گەشەپێدان کە کۆمەڵێک خولی پیشەی ئەکاتەوە بۆی کا بزانین خولەکان لە چی پێکاتون چۆن خوێندکاران ئەو کەسانی کە خوازیارن فێری خولە پیشەیەکان چۆن ئەتوانن پەیوەندی بەمانەوە بکەن بۆی کە بە چڕۆپڕی لەسەر بابەتەکە زانیاری وەرگین ئەمڕۆ بە خۆشحاڵی میوانداری زۆر بەڕێز مامۆستا برز و تاهیرمان کردو کە بەڕێزیان بەڕێوەبەری سنتەری ئێکسلانسن بۆ ڕاهێنان و گەشەپێدان مامۆستاگیان بەخێر بێت سەرچاوان سەرەتا باسێکی ئەم سنتەرەمان بوو کە بابزانین سنتەری ئێکسلانس بۆ ڕاهێنان و گەشەپێدان چیم سنتەرە زۆر سپاس بۆم دەرفەتە سنتەری ئەکسلنس لە پەیمانگەی تەکنیکی کوردستان لەم ساڵدا لە ساڵی 2025 دامەزراوە ئەم سنتەرە ئامانجی ئەوەیە کە بتوانێت هەموو تاکەکانی کۆمەڵ هەموو ئەو فێرخوازانەی کە زانکۆ یان پەیمانگاکان تەواوەکەن یان لە هەمان کاتە خوازیارن کە دەورەیەکی پیشەی بینن ئەتوان ڕاهێنان و گەشەپێدان بە هەموو تاکانی کۆمەڵ بکات لە هەمان کاتە ئەم سنتەرەکە دامەزراوە ویستومانە ئەم سنتەرە جیاواز بێت لە سنتەرە پیشەیەکانی ترکە لە کوردستان و لە عێراقا هەیە بۆیە لێک تێگەشتێکمان لەگەڵ ڕێکخراوی بەڵێ لێک تێگەشتێکمان لەگەڵ ڕێکخراوی ئایجوکیشنا کردووە ڕێکخراوێکی بەریتانیا کەم ڕێکخراوە لێک تێگەشتێکمان لەگەڵیا هەیە کە هەموو ئەم سێرتیفیکیشنانە ئەم دەوراتانێک کە ئێمە ئێڵێنەوانێ لەژێر ڕێنمایی ئەوانایە لە هەمان کاتە ئەو شەهادانەی کە ئێمە ئەین بە فێرخوازەکانیان ئەو کەسانێک کە لای ئێمە دەورابینن شەهادەکانمان هەمووی شەهادەی نێودەوڵەتی باوەڕ پێکراون لەگەڵ ڕێکخراوی ئەسیکواڵە کە ڕێکخراوێکە تایبەتە بەکاری پیشەیی و ڕێکخراوێکە لە وڵاتی بەریتانیا ساڵانێکی زۆرە لەم بوارانە ئیشەکە ئەتوانین هەموو شەهادەکانمان لەژێر مۆر و ئیمزای ئەو ڕێکخراوەدا بێت و لە هەمان کاتا لە ئێستا خەریکی لێک تێگەشتین بۆ ئەوی کە بتوانین هەموو مەنهەجەکانمان لە ڕێگەی زانکۆی بەکینهامی بەریتانیوانێ بتوانین مەنهەجەکان ئەوان بۆمان ئامادە بکەن و ئێمەش مەنهەجەکان بین بە فێرخوازەکانمان کەواتە سنتەرەکەی ئێمە سنتەرێکی نێودەوڵەتیە سنتەرێکە کە دەزەخاتە سەرەوەی کە لە ناو بازاڕی هەرێمی کوردستان و لە ناو عێراقا ئەو فێرخوازانیان ئەو خوێندکارانی کە تەخەڕوجەکەن یان هەر تاکێکی کۆمەڵ پێویستی بە چییە بۆی کە بتوانێت کارێکی خۆی دامەزرێنێت یان چۆن بتوانێت لە کارێکی خۆیان ڕاهێنان و گەشەپێدان بکە بۆنە هەندێک کەسمان هەیە ژمێریارە بۆ نمونە کۆلێجی تەواو کردووە ئەچێ بۆ کۆمپانیاکان ناتوانێت لە بوارەکەی خۆیان زۆر بەباشی بۆ نمونە ڕۆڵێکی گرنگی هەبێت بۆ لەبەرەوەی تەنها بە ئەکادمی خوێندوێتی نەیتوانیوە بە پیشەیی بێ هەموو ئەرکەکانی خۆی جێبەجێکە بۆیە سنتەرەکەی ئێمە هاتووە ئەم گاپەی دۆزیوەتەوانێ و ئیش لەسەر ئەم گلەی خوێندکاران ئیتر ناهێڵن بۆ نەمیشەوە گلەی یاکەنێڵین ئەو بڕوانامی کە بەدەستمان هێنا و ڕەنگە زۆر کات بۆ بازاڕی کار سوودێکی لەو شێوازەی نەبێ خۆی لە هەموو دنیاە تەواوکردنی زانکۆ و مەحەدەکان ناتوانێت بە پیشەی فێرەکە باگلی لە کوردستان نەکەین ئێمە تۆزێک واقعبین بین ناکرێت لەبەرەوەی تۆ لە هەموو دنیاە بە ئەکادمیە خوێنیت ئەین تۆ بە شێوەیەکی ئەکادمیە خوێنی ئەکادمی جیاوازە لە شێوی پیشەی بەڵام تۆ لە هەمان کاتە کە بە ئەکادمی تەواوت کردو هاتیت توانیت شەهادەیەکی پیشەیی نێودەوڵەتی لەسەر هەمان شەهادەی خۆ بەدەست بێنیت ئەو کاتە تۆ توانی ئینسانێکی پرۆفشناڵە دەچێت بتوانانی ڕۆڵ ببینی لە شوێنەکەی خۆتە و لە هەمان کاتیشە هەندێک کەسمان هەیە نازانێت چۆن دەستکا بە ئیشێک نازانێت چۆن ئیشێکی خۆی دامەزرێنێت بۆنە شەهادەکەشی لە بوارەکەی خۆیانە لە فێڵدەکەی خۆیانە هەندێک کەس هاتۆ بۆ لامان حەزەکات هەندێک دەورە ببینێ ئەسەن پەیوەندی بە شەهادەکەی خۆیەوە نیە ئەی چۆن بتوانین بۆنە ئێمە دەورات بەم کەسانە ببینین وای لێ بکەین کە ئەم کەسە لە دوای تەواوبوونی دەورەکەی ئێمە کارێکی خۆی بدۆزێتەوانە پیشەیەکی خۆی پێک بێنێت باشە وتت منهەجەکانیان ئەو سیستەمی پرۆگرامەتان لە زانکۆی بێکینگهامەوە بۆیەت منهەجەکان چینانی منهەجی ئێمە پیشەیین هەمووی
بەڵێ ئێمە تەرکیزەکەینە سەر بوارە پیشەیەکان هەموو بوارەکان بۆن ئێمە منهەجەکانی خۆمان حازرەکەین لەگەڵ ڕێکخراوی ئەسیکواڵ لەگەڵ ڕێکخراوی ئایجوکیشن لەگەڵ زانکۆی بەکینهامە منهەجەکان دیسانەوانە جارێکی تر وربینی بۆکەین و چێکێکینەوانێ و لەسەر کڵێشەیەک ڕێکەوین و ئەتوانین مۆر و ئیمزای ئەوانی بخینە سەر کە ئەبێت بە منهەجێکی نێودەوڵەتی و لە هەمان کاتشە ئەو سێرتیفیکیشنەی کە وەریەگریت سێرتیفیکیشنی نێودەوڵەتی باشی لێ وەرەگرم بۆ وڵاتانی تر ئەو کەسانە توانن لێ کارێکیان دەستکێ بەهۆی پۆینتەکەمە لەوە ئەگەر کەسێک دەرە دەورەکە تەواو بکات بۆ نمونە مادەم تۆ لێرە شەهادەکە و نێودەوڵەتیە ئەتوانێت لە زانکۆی بەریتانیا یان لە وڵاتی بەتان لە هەر شوێنێکی تر بتوانێت چی بکات بتوانێت ئەم سێرتیفیکیشنە بەکاربێنێ باشە تا ئێستا خولانی کردوتانەتەوە پیشەیانە چی و چی بەڵێ بە خۆشحاڵیەوە ئێمە بۆ یەکەم دەستپێکی ئەم سنتەرە ویستمان هەم خزمەتێک بگەێنین هەم ویستمان یەکەم ئەو فێرخوازانەی کە هەمان بێت جیاوازوێت لە هەموو کەسێکی تر بۆیە ئێمە بۆ برا ئاوارەکانمان لە کەمپی خانکێ لە شاری دوهۆک چەند خولێکمان بۆ کردنەوانێ لەو خولانە چاکردنی مۆبایل بوو کە چۆن بتوانێت کەسێک بۆ نە مۆبایل چاپکاتوانێ بۆ ئافرەتان چۆن میکەپ ئارتست بێ چۆن بتوان میکەپ ئارتست بن و لە هەمان کاتیشا خولێکمان کردوانێ بۆ ICT بۆی چۆن بەکارهێنانی کۆمپیوتەر و کۆمپیوتەر بەکاربێن ئەم خولانە کە کرمانەوە سێ خول بوو ئێمە پایلۆت ستەدی بوو پایلۆت کۆرس بوو تەنها وەکو لەنجبوونی سنتەرەکە ئێمە دەستمان پێ کرد بە خۆشحاڵیوانێم ڕێکخراوی ئەمار فاوندیشن کە ڕێکخراوێکی گەورن هەم لە عێراق و لە بەریتانیا فەندی ئەم سێ کۆرسەیان کرد بە خۆشحاڵیەوە هەر سێ کۆرسەکە لە شاری دوهۆک لە کەمپی خانکێ بەڕێوە چوو هەموو ئەو فێرخوازانەی کە هەمان بوو بۆ نمونە توانیمان هەموو ئامادەکاریان بۆ بکەین مەبەستم لە چی ئامادەکاری هەموو فێرخوازێک بۆ نمونە هەموو فێرخوازێک کە دەورەی مۆبایلەکەی بینی پاکێجوان بۆ حازر کردبوو پاکێجێک تۆ چیت پێویستە لە دوکانێکی مۆبایلە بۆی کە دوای ئەمە بتوانانی ئیشکەی پاکێجەکە درا بە خۆیان بۆ خۆیان باشە بۆ خانمانیش میکەپ ئارتست بۆکسێکمان بۆ حازر کردبوون بۆکسێک هەموو ئەداواتەکانی تیابوو تایبەت بوو بە خۆیان ئیتر ئەم بۆکسە بە خۆیان و ناگەڕایەوە لە هەمان کاتیشا لە دوای تەوابوونی کۆرسەکە و ئەسسمنتمان هەیە هەڵسەنگاندنمان کرد کێ یەکەمە کێ دووەمە کێ سێمە لەگەڵ ئەمەشە چەندەها دیاری ترمان بۆ ئامادە کردبوون دیارەکەمانەوە ئامادە کردبوون ئەو ئاوارانە ئەتوانن یەکسەر لە دوای تەوابوونی دەورەکەی ئێمە هەم فێرە بن هەمیشە توانن ئەگەر بێت و دوکانێک یان شوێنێک بۆ خۆیان ئامادە بکەن بەڵێ لە هەمان کاتیشە زۆر سپاس بۆ پەیمانگەی تەکنیکی کوردستان کە پەیمانی دابوو بە یەکەم و دووەم و سێمەکان ئەگەر بێنە سلەیمانی لێرە منحەی خوێندنیان ئاەتێ و ئەتوانن لێرە بخوێنن زۆر باشە مامۆستا ئەو مەرجوو پێوەرانە چیە بۆ منە گەر ئێستا گەنجێک گوێویستی ئەم پرۆگرامە بێت بۆ پەیمانگاکەی بەڕێستان بۆ سەنتەرەکەی بەڕێستان چۆن بۆ نمونە پەیوەندی بێ ئێوە بکار لەگەڵ ئەوەشا مەرج و پێوەرەکانی ئێوە چی بۆ وەرگرتنی خوێندکار و فێرخواز لە سەنتەرەکەیە بەڵێ ئێمە تاکە مەرج هەمان بێت کە مەرجی سەرەکیە ئەو کەسا بێت لە 18 ساڵ کەمتر نەبێ لەبەرەوەی تۆ هەندێک کاری فێرەکە بێت لە 18 ساڵ کەمتر نەبێ لە هەمان کاتە بەپی کۆرسەکانە گۆڕێن هەندێک کۆرسمان هەیە ئەدڤانسە پێویستە کەسە جامعەی تاڵ کردبێ هەندێک کۆرسمان هەیە پێویست ناکات جامعەی تاڵ کردی بێ بەس بۆ نمونە تەنها شەهادەی شەشیشی هەبێت ئەبێت چه جۆرە کۆرسێکەیە پێویستی بە بڕوانامەی زانکۆ بۆ نمونە کۆرسمان هەیە کۆرسی ژمێریاریمان هەیە هەندێک کۆرس دە ژمێریارەکە چەند لیڤڵێکە پێویستەکە زانکۆ تاوکە بەڵام تازەترین کۆرس کە بە تەماین لەنچی بکەین چاکردنی سەهارەی کارەباییە کە سەهاری کارەبایی لە کوردستانە زۆر ڕاستە بەڵێ دوو هەفتەیەکی تر ئەم کۆرسە لەنچە بێ ئەمە پێویستی بەوە نییە کە کەسەکە بۆ نمونە زانکۆ یان مەحەدی تاواو کرد بێت تەنها پێویستە کات خولیایەکی هەبێت بۆی کە فێری ئەمێت بێت ئەتوانێت بۆکسەکان ئەم جاران فەڵیە بۆی بۆکسیان بەڵێ بەڵام ئامادەکاریان بۆکەین بۆنە کلاسێکمان بۆ ئامادەکردوون هەموو پێداویستەکانی تایە لە سلێمانی بەڵێ لە پەیمانگەی تەکنیکی کوردستان چکە ئێمە سنتەرەکەی ئێمە لە پەیمانگەی تەکنیکی کوردستانە مقدەر نەبێت 2 هەفتە بۆ 3 هەفتەی تر
بڵاویەکەین و ماوەی خولەکان چنێکە مامۆستا بە شێوازێکی گشتی بۆن ئێوە کە ئەڵێن ئەم ماوەیە خولێکمان هەیە تا چەند ڕۆژ ئێوە ئەم فێرخوازە فێری ئەم بابەتاکەن و اینجا بڕوانامی پێشکەشەکەن بە چنێک ئەو بابەتانە هەزمەکرێت لەسەر خولەکان کەوتووە بۆ نمونە خولی بێژەری بۆ ماوەی مانگێکە خولی چاکردنی سیارە بۆ ماوەی مانگێکە بەڵام خولەکانی ترمان وەکو هۆسپیتال مانجمنت یان بایۆمێدیکەڵ ئینجینیەرین ئەم خولانە هەمووی لە 6 مانگ کەمتر نییە یعنی بە پێی جۆری خولەکانە گۆڕێ هەندێک خول هەیە پێویستە کە تۆ 6 هەفتە بێ هەندێک خول هەیە پێویستە کە تۆ بۆنە 6 مانگ لەگەڵا بڕۆی بەڵام ئاتم بۆ کاری پیشەیی لەبەرەوەی کەم کەسە کارێکی پیشەیە لەوانەیە کەسە بۆنە بەیانێت لە کورسات داوام کە ئێواران حەسکا دەورێک ببینێ باش نییە کەواتە ئەبێ دەورەکان ناتوانانی هەموو هەفتەکە بەردەوام تۆ دەوری پێ بڵی ئەبێ بۆ نمونە لە هەفتێکە 3 ڕۆژ پێ بڵی بەلایانی کەمەوە ئەم 3 ڕۆژە ڕۆژی 4 ساعت تۆ دەوری پێ بڵیتەوارێ کەواتە بە پێی جۆری خولەکان و بە پێی جۆری دەورەکان ئەگۆڕێت بۆنە هەر دەورە و تایبەتمەندی خۆیە و هەندێک لە دەورەکانمان با بیرم نەچێت جگەلەوەی کە منهەجەکان لە بەریتانیا و منهەجەکان حاضر دەکەین هەندێک لە دەورەکانمان لەگەڵ گرێت ریزڵت ڕێکەوتوین کە ڕێکخراوێکی ئەمریکیە کە زۆربەی منهەجەکانە بۆ حازرەکات و منهەجەکانە ئەیاتێ یەکێک لەو نمونانە لە کەمپی خانکی ئەو 3 منهەجەی کە بۆمان حازر کرا لە گرێت ریزڵت لە وڵاتی ئەمریکا منهەجەکەی بۆ حازر کردبووین یای بە ئێمە ئێس متوان منهەجەکەمان متۆتەوانێ کاتە منهەجەکان منهەجێکی نێودەوڵەتی و باوەڕ پێکرا باشەمە مسابۆچی گرنگە ئەم پرۆگرامانە لە وڵاتی ترەوە دابنجێ ئایا ئەو پرۆگرامانە کە بۆ نمونە ئەوان لە وڵاتێکی ترەوە دایانێن لەگەڵ ژینگەی وڵاتی خۆمانە ئەوەی چێک بوو لە کێشەکانمە گونجاندنی پرۆگرامەکان لەگەڵ وڵاتی خۆمانە ینی ئەو قسەی تۆ ڕاست ئێمە کێشێمان هەبووە جاریوا ئەوان لیڤڵێکی زۆر بەرز بیر لە تۆکەنەوەوانێ بەڵام تۆ بێ منهەجەکە بێنیت ئەداپتی بکەی لەگەڵ خۆتە بەڵام ئێمە لە کوردستانە تا ئێستا سنتەرمە حدێکمان نەبووە بەس ئیشی پیشەی هەبێ بۆیە بێ ئیسفادە بکەین لە منهەجەکانیمان و ئەداپتی بکەین یەکێک لە کێشەکانمان ئەو بوو کە توانیمان چارەسەری بکەین منهەجەکان ئەدا بۆکو ئەوە بەڵام بۆ نمونە ئەو بۆم باسەکات چاکردنی مۆبایل یەکسەر لە لیڤڵێکی بەرزەوە دەست پێەکە بەس نازانێت کەسێک لە ئێمە بۆ نمونە ئەمەی نییە ئەم ئیجوکیشنی نییە بۆیە ناچاری مستەواکەی دابەزین بۆی جارێکی ترتوانێت دەست پێ بکاتەوەوانە باشە بە پێی ناوچە و شوێن ئێوە بە داداچوونەکەن بزانن چی پێویستی ئەو شوێنەیە ئەو خولە بکرێتەوە لە شارێکی وەکو سلێمانی ڕەنگە پێویستمان بە کۆمەڵە بابەتی تر هەبێت لە شوێنێکی تر ڕەنگە ئەم پێداویستیانە جیاواز بن یان چوزانم ڕێژەی بێکاری وەرەگرێن لە ناوچەکە ینی ئەم داتا و زانیارانە بۆ ئێوە دڵنیام گرنگن بۆی کاتێک خولێکەکەنەوە ئێمە هەمووسنەوە بڵێ ئێمە هەموو کۆرسێکایکەینەوانەیە دراسی ئەو شوێنەکەین با بزانین ئایا ئەو شوێنە پێویستی بچیە ئێستا لە سلێمانیە بۆ نمونە پێویستمان بە کۆمەڵێک دەورە هەیە کە دەورەکانمان ئامادە کردووە دراسەمان کردو زۆر پێویستان پێیەتی بۆ نمونە هۆستەڵ مانجمنت زۆر پێویستان پێیەتی بایۆمێدیکەڵ ئینجینیەرین چاکردنی جیازی تۆپی زۆر پێویستان پێیەتی چاکردنی ساری کارەوەی لە هەموو کوردستان پێویستان پێیەتی بۆنە ئەمانە بە پێش شوێنەکانە بەڵام کە ئێمە چوین بۆ دووهۆک بۆ نمونە ئەو منتیقەیە بوو ئەو کەسانەی سامپلانێکی ئێمە هەڵما بژارد بوو جیاواز بوو بۆیە 3 دەوری جیاوازیان بۆ کرایەوانێ بۆ نمونە تۆ لە هەولێرە پێویستە بە کۆمەڵێک دەورەی ترە ئێمە بەپی شوێنەکان و بەپی دراسی شوێنەکان منهەجەکاندا ڕێژین و منهەجەکان کۆرسەکانەکە مامۆستا ئەو فێرخوازانەی کێنە لای ئێوە زۆرتر حەزەکەن چ جۆرە خولێک وەرگرن فێری چ بابەتێک بن زۆرتر خولیان بۆ کام جۆری خولانی ئێوە هەیە خۆی کوڕەکان دایمەن حەزەکەن بۆنە بۆ چاکردنی سایارە و مۆبایل و ئەم خولانێک سە دەستکەن بە ئیشکردن کچەکانی زۆران حەز لە فاشن دیزاین و میکەپ ئارتس و زۆر حەزیان لەبانێ لەبەرەوەی هەندێکیان ناتوان بچن دوکانێک دانێن بۆنە حەزەکەن هەر لە ماڵەوە یەکسەر ئیشەکەی خۆیان بکەن حەزەکەن شوێنێک دروستکەن بۆ خۆیان ئیشی دیزاینی ئەوانەی کە لای ئێوە خولیان بینیوتانەتەوە کە لە ناو بازاڕی کارە جێدەستیان دیار بوو بێ ئێمە ئەو خولانەی کە لە خانکێ بۆن ڕانمان کردووە زۆربەی فیدباکی تەلەبەکانمان بۆ هاتوۆتەوانێ کە توانیویانە هە لە ناو کەمپەکەیە ئەو پاکێجی کە پێیانە مۆبایلی ناو کەمپەکە چاپ بکەنەوەوانێ بۆ خۆیان داهاتێک بۆ خۆیان پێ بکەن باشە ئێمە بە باست کرد خۆلی میدیایشمانە میدیایەکە چیە بۆی لێرەشەوە کەسانە گەگەر ئارزویا و بابەتیان هەیە دوو خولی میدیایمان هەیە یەکێک لە خولەکان کە هەمانە خولی بێژەریە خۆ ئامادەکردنەوە چۆن پەیامنێرێک وەکو هەموو چۆن بتوان بۆنە کەسێکی پرۆفشناڵە لێ دەربچێت
ئەم خولە ئیشەڵا مانگێکی تر لەنچەکرێت خولەکە کە بیندرێت بە هەمان کات منهەجەکەی نێردراوە بۆ بەریتانیا بۆی کە بتوانێت منهەجەکە مۆر بکرێت و منهەجێکی نێودەوڵەتی بێت وە لە هەمان کاتا خولێکی ترمان هەیە چۆن بۆ نمونە کەسەکە بتوانێت لە ناو دام و دەستگاکانە لێکۆڵینەوە بکات لەسەر بوارە جیاوازەکان و ڕاپۆرت حازرکە لەسەری و بتوانێت بە دوای کێشەکانە بچێت ئەمە خولی میدیاکانە کە کراوەتەوە بیریشم نەچێت لە ئێمە لە کۆی حوسە دام و دەستگا و زانکۆی عەرەبیەکانە وە ساڵی 2025 ئێمە یەکێکین لەو سنتەرەی کە لە پەیمانگەی تەکنیکی کوردستان توانیومانە شۆڕکەت بکرێن بۆ بەدەستهێنانی خەڵاتی لووتکەی زانکۆ عەرەبیەکان لە ماوەی ساڵێکە توانیمانە وا بکەین کە لەسەر ئاستی هەموو زانکۆ عەرەبیەکانە کە حوسە دام و دەستگا تەقدیمی کردووە تەنها حەو کەس هەڵبژێردرێت یان حەو دام و دەستگا ئێمە یەکێک بین لەو دام و دەستگایانە خۆش بەهێوای بەردەوامیتان مامۆستاییان کاری جوانتر و باشتریش مەمنون زۆر سپاس دەست خۆش